وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی فۆرمێکی هاوکاری دەستەبەری کۆمەڵاتی بڵاو کردوتەوە کە تایبەتە بە کەسانی هەژار و کەم دەرامەت و ئەو کەسانەی کرێنشینن. هەر خێزانێک بە بڕی 100,000 دیناری عراقی هاوکاری دەکرێت. دوای ئەوەی پێداچوونەوە بۆ ئەو زانیاریانە دەکرێت کە لە فۆرمەکەدا پڕ کراوەتەوە و دوای ئەوەی پشتڕاست دەکرێتەوە دەنێردرێت بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی. نا ئەمووی 4-5 ڕۆژە لێرەم. باشە، ڕێژەی پڕکردنەوەی فۆرمەکە چۆن؟ ڕێپڕکردنەوەی فۆرمەکە خەڵکێکی زۆر هەژار و داما و هاتوون ویان پڕەکەن و تەسلیمی پرزگەکەیەکەین. بەڵێ مەسەن لە ڕۆژێکا چەند فۆرم پڕەکەیتەوە؟ بەنسبەت منەوە ڕۆژی تقریباً 25-30 دانە پڕەکەمەوە. بەڵێ زیاتر ئەو کەسانەی کە پڕیەکەنەوە ئەو ناونیشانانێکی دەینووسن زیاتر بە چ ناونیشانێک بۆ دەنووسن؟ قوربان لە فۆرمەکان ناونیشانەکان هەیە، 2 ژمارەی مۆبایلی تایە، گەڕەک و ڕەقەمی کۆڵان و ڕەقەمی خانوو، هەموو ئەو زانیاریانی تایە کە ئێمە بە خەڵکی ڕاگەین و خەڵکەکە پێویست پێێتی. دەڵێن کە پێویستیان پێێتی بۆ پارەیە؟ بەڵێ هەڵێ زۆر پێویستمان پێێتی، هیچمان نییە و فەقیر و هەژار و هەنجۆریشان ڕێکرێتین. بێوەژنم کرێچیم 4 مناڵم هەیە، هیچ مەعاشێکم نییە سوێن بەخوا. ئیتر ئەوەی تا مناڵەکانم وردن و تەلەبەن و پێویستمان پێێتی ئەگەر هاوکاریمان بکەن پێ پێویست زۆریش پێویستمانە نەکەم. بەڵێ وەڵا نەکە سەبەتکەرمێ نە هیچم هەیە، مانگی 200,000 شەیەم بەکرێخانەوە. وەڵا فۆرمەکەم بەوە پڕکردوتەوانەیە کە بژێوی ژیانم کەمەوە کرێچیم و خێزانم نەخۆشە لە ماڵەوە کەوتووە و بەحاڵ کرێم بۆ ئەوە پڕم کردوتەوانێ. وەڵا داوا لەوەیە کە ئەم پارەیە بۆ فەقیر و هەژار ئیسفادەیەکی باشە و هەیە حەبوشتی بۆ ناکرێ بۆ نەخۆش هەیە کرێخانی بۆ نایرێ هەیە نەخۆشی هەیە داواکان بۆ بەردەوام بێ ئەم پارەیە. وەرگرتنی هاوکاریەکە تەنها بۆ یەک جارە و پارەکە لەو سندوقە دەدرێت کە سەرمایەدارەکان لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا دروستیان کرد. بڕی پارەکە 14 ملیار دینارە و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی سەرپەرشتی دەکات. لە شاری سلێمانی 43,000 خێزان سودمەند دەبێت، بەڵام زۆر زیاتر لەو ڕێژەیە فۆرم پڕ کراوەتەوە، بەڵام هەر کەسێک شایستە نەبێت ناوەکەی لە لیستەکەدا دەردەهێنرێت. ئەو پارەیەش لە ڕێگەی وەزارەتی کارەوە کە 14 ملیارەدا بەشەکرێ بەسەر هەژارەکانە. بەڕێوەبەراتیە گشتیەکان دەستکراون لە شێوازی ئامادەکردنی لیستەکانە. ئێمە بۆ خۆمان لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی زۆر شەفاف فۆرمەکەمان خستوەتە بەردەست هاوڵاتی. خۆ ئەگەر بەهۆی نەخۆشی کۆرۆناوە نەبێت کە هەڕەشەکەی بەردەوامە لە فەرمانگەکانی خۆمان هاوکاری هاوڵاتیمانە کرد و پڕمانە کردەوە، بەڵام لەبەرەوەی نەخۆشی کۆرۆنا هەیە فۆرمەکەمان لە سایتەکەمان داناوە لە بەردەست هاوڵاتیانە لە هەر شوێنێکە ئەتوانن فۆرمەکە پڕکەنەوە بە بەڵگەنامە پێویستەکانەوە بیگەڕێنەوە بۆ فەرمانگەکانمان کە ئیعلان کراون لە سایتەکەمانە و هاوڵاتی ئەزانێت فەرمانگەکانمان لەکوێن. ئەم هاوکاریە بۆ هەژارەکانە هەژارە ڕاستەقینەکان ئێمە هەڵمان داوە بە سیستەم پرۆگراممان هەیە، دوایی بەراوردیەکەین زانیاریەکان ئەپشکنین تاوکو دڵنیا نەبینەوە ئەو کەسە مەرجەکانی تایە هاوکاریەکە نایگرێتەوە و لە سنووری پارێزگای سلێمانی 43,000 خێزان ئەیگرێتەوە. ئێمە ئەزانین لە سنووری پارێزگای سلێمانی لەوە 100,000 خێزان شایستە بێت، بەڵام پاش ئەوەی فۆرمەکان گەڕانەوە داخلی پرۆگرامێکە کرێن دوایی بە پێی دۆخی خێزانەکە هاوکاریەکە کرێواتە مەرجینە هەر کەسێ فۆرمی پڕکردەوە ئیتر دوایی هاوکاریەکە وەرگێ بۆ چونکە هاوکاریەکە کەمترە لە ژمارەی هەژارەکان. ئەبێ و کەسەی کە پڕێکاتەوە ئەم مەرجانەی تیابێ خێزان بێ، فۆرمی بایعی و ناسنامە و کارتی زانیاری هەبێ کە دانیشتووی سنووری پارێزگای سلێمانیە و هەر زانیاریەکی تریش لە فۆرمەکە ئەنووسرێ بێ بەڵگەنامەی بۆ پێشکەشکە بۆ نمونە و کەسێڵێ کرێچیم ئەبێ بەڵگەنامەیە پێشکەشکا کە کرێتیەوە ئەگەر ناکرێتێتی بۆ ئەژمار ناکرێت. ڕاستە بڕی ئەو پارەی دەدرێت بە هەر خێزانێک کەمە و تەنها بۆ یەک جارە، بەڵام ئەو ناوانەی شایستە دەبن بۆ وەرگرتنی پارەکە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی تۆمار دەکرێن و هەر هاوکاریەکی دیکە هەبێت ناوەکانیان لەبەر دەستدا دەبێت و هاوکاری دەکرێن. ڕامیە عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.